بینەرانی عزیز لارکوێکن سڵاوی ئەمەتان لێ بۆ ئەم کاتتان باش بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا دلێر عومەرمان کردووە کە بەڕێزیان ڕاهێنەر و ڕاوێژکاری پەروەردەین قسە و باسەکەین لەسەر گرنگی خولی هاوینە بۆ منداڵان. مامۆستاگیان بەخێر بێت. زۆر سپاس سپاس بۆ ئامادەبوونە مامۆستاگیان. مامۆستا دلێر سەرەتای پرسیارەکانم باز لەوە ئەکەم هەمیشە باسی خولی هاوینە ئەکەن. هاوینە بە خولەکەوە لێکاوە بۆ بە شتێکی بە دوای یەکە بزانم مەرجە ئەم خولانە تەنها لە هاوین دابێت، یعنی ناکرێت لە ڕۆژانی خوێندنە ئەمە وەکو یاریدە دەرێک بێ بۆ پەروەردە و بۆ خوێندنیش، ینی مەرجە ئەم خولانە با خولەکە تەرفیهیش بێت پەروەردەیش بێت مەرجە هەر لە هاوینە ئەم شتە بکرێت بۆ مناڵ. دروستە پرسیارەکە جوانە. بۆچی لە کاتی با بڵێن داوامی قوتابخانەم خولانە ناکرێتەوە لەبەرەوەی ئەو قۆناغی مناڵەکەی تایە کاریوایە خۆی فرێ ئەوە ناکەی هەم بە کاتی داوامی هەم ئەم هۆمۆرکانی کە لە ماڵ و مامۆستاییە بەسەرە زائیدەن خولێکشی و هەبێ لەو کاتە لەسەر و مناڵە قورسە بێ. کاتی دایک و باوکیش بۆ مناڵەکەشانە ناو خۆیان هەر کاتێکیان هەیە بەسەری بەرن بۆیە بابەتەکە کاتە بابەتەکە ئەوەیە کە با بڵێن ئەو منداڵە لە توانای خۆی بە دەرەچێ هەم خولی هەبێ هەمووانەکانی قوتابخانەی هەبێ ئەکرێ بۆ هەنێ قۆناغ ڕاست بێ 11 و 12 لە پاڵ ئەوەشە خولیان هەبێ مامۆسای تایبەتیان هەبێ لەبەرەوەی قۆناغی گرنگن قۆناغەکەەوە پێویستە بەڵێ چەند 2 ساڵە یان 1 ساڵە تێپەڕێ بەم هیلاکەش و ئیدامایەن. بەڵام تۆ مناڵە لێگی سەرەتاییەوە هەمیشە لە کاتی هینەکەشە با بڵێن داوامی خۆشیە خولیان هەبێ قورسە بۆ مناڵەکە و کاتە لە تاقەت دەرەچێ مناڵەکە حەزی بۆ خوێندن نامێنێ. بۆیە خەڵکی و پەیمانگاکانی زیاتر تەرکیزان لەسەر هاوین مناڵ پاو بێ ئیشە بێ. یەکێ لە خەتەرترین شتەکان بۆ منداڵ بە تایبەتی مناڵی هەرزەکاریش کە تەمەنی لە 10 بۆ 14 ساڵ بە تایبەتی ئەوەی کە بێکار بێ. کاری مناڵ لە کاتی داوامە خوێندنەکەیەتی ئەگەر خوێندنەکە نەما بێکارە بێ و هیچ دایک و باوکێکیش یعنی لە 100% بەرنامەیەکی وادانا ڕێژێ کە بڵێ من ئەگەر نەیێرم بۆ ئەو خولانە لە ماڵەوە خۆم با بڵێن بەپێی ئەو شتەی خۆم ئەزانم بۆ مناڵەکەم پێویستە بەپێی بەرنامەیەک مناڵەکەم ئەو خولانە با بڵێن ئەو 3 مانگەی کە لە ماڵەوەی ئاراستەیەکەم جاروێ مناڵەکە فریەکە با بڵێن کۆمەڵە یاری ئەلکترۆنی یاخۆت بەکارهێنانی تۆڕەکان یاخۆت کۆمەڵە شتێکە زۆر کاتی مناڵەکە باوە زیانیشی هەیە بەتەکیت. بۆیە لەم کاتا وا باشە سەیری مناڵەکە ئەکەین بزانین چی پێویستە. باش مەبەستم زیاتر لەوە بوو بۆ نمونە ئەو خولانی کە زیاتر تەرفیهین بۆ نمونە وەرزشی وێنە کێشان مۆسیقا ئەمانە هەز ناکەم زۆر کاتێکی ئەوەنە لە مناڵەکە بەرێ و هەم بۆ ینی سراحەتی مێشک و هەم چونکە بەداخەوە لە ئێستاە زۆر گرنگێکی ئەو تۆ لەوانەکانی خوێندنا نادرێ بە وانانە بۆیە زیاتر ئەو ئێستا بەڵێ طبعاً ئەوە ئەبێ وەڵامەکەی ئاوا بێ سەیری مناڵەکەی خۆمان ئەەکەین ئەیناسین ئەگەر لەوانەکانی قوتابخانە ئاستی باش نەبوو لاواز بوو ئێمە خولەکان ناوی بەهێزکردنی وانەکانی قوتابخانەیە توی نێری بۆ خولە ناکرێ مناڵەکەم لاواز بێ ساڵانە بە حاڵێکی گران دەرچێ بینێرم بۆ تەرفیهی کە ڕاستە مافی خۆیەتی بەڵام بۆ مناڵەکەی من لەم قۆناغا پێویستە وانەکان بەهێزکات چۆن وانەکان مەسەلەن مناڵە دەرەچێ بۆ حەوت ساڵەتر حەوتە خوێنێ لە پەیمانگاکانە وانەی حەوتی پێوترێ کاتێککە ئەچێت بۆ دەوام دەست پێەکەم مناڵم وایە 2 ساڵە بێ وسەیترترە زانیاریترە بە ئاسانی دەرەچێت. مەرجە ڕەئی قوتابی وەربگرێ لەم کاتەیە بۆ نمونە دایک و باوک هەنێکمان هەیە حەزەکەین لە ئێستاە ئەگە خۆمان شتێکمان نەکرد بێ حەزەکەی مناڵەکەمان بیکە بۆ نمونە زۆر بەمان لە ئێستاە بەداخەوە کە لە زمانی ئینگلیزیە زۆر ینی داماوین بەداخەوەی نوێ خوێند بێ ئەوەی کە لە منهەجا خوێند بێتی شتێکی بەسیتە زانێلی ینی حەزەکەین مناڵەکانمان فێری زمانی دووەم بێ فێری زمانی سێهەم بێ فێری زمانی ئینگلیزی بێ بە تایبەتی دایک و باوکەکە ڕێی مناڵەکە وەرناگرێ یەکسەر بۆ دەورەیەکی ئینگلیزی یاخود یەکسەر بۆ ئەوەی ئەینەرێکە وانەکان باشتر بێ ینی مەرجە ڕێی مناڵەکەش لێرەیە وەربگیرێ حەزی لە چ شتێکە زانی چۆنە کاتێککە زانیمان لەوانەکانە کێشان نییە ئەو کاتە ئاساییە دانوستان لەگەڵ مناڵەکەکەین بەپێی حەزەکەی ئەو بە شەرتێک گرنگ بێ بە شەکل یعنی
ئەبێ هەموو جارێ بۆ هەموو پەروەردەیەکی مناڵ من ئەم قساکەم ئەبێ شتێک کە پێویستێتی نەک حەزی لێتی حەزی مناڵ بێ سنوورە بەتەکی دایکیش باش بەڵێ لە هەنێ قۆناغا بڵێ ئەبێ حەزەکەش مەسەلەنەوەی کە لە 12 دەرەچێ من تاو لەگەڵ ئەوام مناڵەکە حەزی خۆی دیاریکە کە ساعتی سەر بەخۆ بوو ئەزانی دنیا چییە ڕوانینێکی وە دنیا هەیە ئەو کاتە نابێت دایک و باوک تەداخولکەن بەڵام لە قۆناغی مناڵیا کە ئیرادە و عەقڵی مناڵەکە وەکو پێویست نییە بۆیە دایک و باوک ئەبێ ئەم ئاراستەیە بگۆڕن لەوانەکانە باش بوو ئەمە ڕێی خوتایبەتی خۆمە ئەینێرین بۆ خولێک کە خۆی حەزی لێتی جا زمانە هەر زمانێک بێ شەرتی ئینگلیزی بێ مناڵی حەزی لە زمانی تورکیە حەزی لە عەرەبیە با بڕوا لەمانەشم زمان هەیە مناڵیش زمان باوڵی مناڵ هەیە زمانیشی باشە ئەینێرین بۆ تەرفیهەکان تایبەتی کوڕان ڕەنگە حەزیان لە تۆپی پێ بێ ئێستا زۆر شوێن هەیە فێرگایان هەیە بۆ بابەتە مناڵی حەزی لە مەلەوانیە زۆر باش ئێستا من کوڕەکەی من دەرچوو بۆ چواری سەرەتایی دانی 2 ساڵ ئەبێ لە فێرگەشە هەل لە هەمان کاتەکە خوێندنەکەشی ئەکا کاتێکیشی داناوە بۆ فێرگەکە ئەو خولە تەرفیهانە لە کاتی خوێندنەکە شابێ ئاساییە بەڵێ ئەوە چێژی لێوەرەگرێنێک ئەرکێ بێ بەسەری هەرچەند زۆر هیلاکە بێت زۆر هیلاکە بێت چونکە لە ڕووی جەستەیە و زۆر هیلاکە بێ یاریکردن بەڵام هەر قسەکەی توێ لە کۆتایی یعنی ئەبێ بزانی کە دایک و باوکەکە بزانن کە مناڵەکە پێویستی بەچێ و لە قۆناغەکانی خوێندنە باشە اینجا ئەو بەشە تەرفیهانەیە بێت بەڵێ بزان مامۆستاگیان ئەو تەمەنانە کێن کە پێویستە لە خولی هاوێنەیە بەشداری بێ لە تەمەنێکی بچووکەوە ئەتوانن مناڵ لە خولی هاوێنەیە بەشدار بێت بەتەمان بەپی ڕێنمایەکانی وزادی پەروەردە لە خوار 6 ساڵەوە هیچ پەیمانگای بۆی نییە مناڵ وەرگێ شکەوە ئیشی ڕۆزەکانە ئەوان ئیجازان هەیە بۆ تەمەنێکی دیاری کراو و پرۆگرامێکی دوور و درێژترە کە زیاتر لە 6 مانگە پەیمانگاکان لە یەکی سەرەتاییەوە ینی مناڵێ کە ساڵێتر داخڵی پۆلیەکە بێ ئەتوانێت بێت لە پۆلیەکە دابنیشێ تر پەیمانگا گەوت ئێمە مەسەلەن تا نۆمان هەیە پەیمانگای هەیە تا 12 هەیە ئاساییە لەو مناڵەوە بێ من ئەزمموی ساڵی پارناپێران هەر گروپێکمان هەبوو هیچیان نەچووبوونە مەکتەب 5 ساڵ یان 5 ساڵ تۆزە زیاتر بوون وانەی پۆلیەکیان پێ وترا لە ئەلفوبیا زۆر باش بوون کە من برازای خۆمی تیا بووان نەچوونە مەکتەب بۆ وانەکانی بیرکاری و کوردی بە تایبەتی ئەلف بێ زۆر ئیسفادەیان کرد دواتر کە چوونە پۆلیەک ئەزمونێکی باشیان وەرگرتە بوو و چاوەڕکەراتریش بوون چکە لەو تەمەنە هەمووی ئەوازانە کە هەندێ منداڵ نامۆن بەو تێکەڵبوونە و بۆ داوامکردنە دایکیان لەگەڵیان تا 2-3 هەفتە ڕەنگە بگرین بە دوای کەسوکاریانە ئەمە ڕایانانێکی باشە نوێشە زۆر ڕاستە بۆی من لێرە کە هەم وانەکانی قوتابخانە نییە بڵێم ئەترسم بڵێم دەرسێ فەوتێ داوامیە فەوتێ من چۆنە بێ هەموو ڕۆژە مناڵە بهێنمەوە یان لەگەڵیا بم ئەگەر لە پەیمانگەکە وا بکە ئاساییترە ئەگەر تاکە ئامانج ئەوە بێ بەس کەشی کۆمەڵگاکە کۆمەڵایەتەکە فێر بێ تێکەڵی ئەوانی تر بێ تەڵقی نەناسراو بێ و کاراکتەرێ بەناوی مامۆستا ببینێ دەرسەرحەکە زۆر مهمە دواتر ئاسایی ئەبێتەوە لە قوتابخانە هیچ ئەو کێشانی بۆ دروست نابێتەوە ئەو ئەزمونەی بڕیوە ئەگەر بیر لەوە بکەیتەوە بۆ نمونەوانی کە دایک و باوکن مناڵێن لەو تەمەنە بچووکەوە نردبێ هەستەکەن ینی زۆر متمانی بەخۆی ئەبێ بۆ نمونە فێری ئەوە ئەبێ کە بچێ شت بکرێ بۆ نمونە حانوت بۆ نمونە چۆنێتی مامەڵەکردن هاوڕێگرتن یعنی شتێکی هەستەکەم شتێکی زۆر باش بێ هەم لە ڕووی ینی پەروەردەییەکەوە لە ڕێی خوێندنەوە هەم لە ڕووی پەروەردەی ئەوەی کە فێری ئەتەکێت و ئوسلوبی ناو قوتابخانەش بێت شتێکی زۆر باشیش ئەبێ مامۆستا بزانم ئەو بابەتانە چین کە پێویستە لە خولی هاوینەیە زیاتر هەڵبژێرن بۆ ئەوی خولی هاوینی لەسەر بگیرێت ینی زیاتر بابەتە پەروەردەییەکانە وانە پەروەردەییەکانە بوون زیاتر ئەوانەی کە لە قۆناغی بنەڕەتین کیمیایە فیزیایە ئەمانە ئەو بیرکاری ئەم وانانە زۆر گرنگی زیاتری پێدرێت ئەو وانانە چین ئەو بابەتانە چین کە زیاتر پێویستە لە خولی هاوینەیە هەبێت وەکوتم هەموو پەیمانگاکان با بڵین ئەو بابەتانیان هەیە پێڵێن وانەکانی قوتابخانە وانە سەرەکیەکان بەڵێ مەبەستم لەوەیە دووەمیش زمانیان هەیە وازەحە عەرەبیە با بڵین تورکیە یان هەر زمانێکی بیانی ترە لەگەڵ خولە تەرفیهەکانە کاتێک کە من لە یەکی سەرەتایە تا نوێی بنەڕەتی ئەینێرمەوانەکانی قوتابخانە بە هێزکردنیوانەکانی قوتابخانە
ئەوان چەندوانێکی سەرەکی پێڵن کە لە 4 وانە کەمتر نییە. باشە پەیمانگا هەیە جگە لەمەش وانەیەکی تایبەتی بەناوی وانی پەروەردەی و ڕۆشتی کە ئێستا ئەو پەیمانگای من داوامی لە یەکەم پەیمانگای باران ئەم وانەی هەیە ئەگەر بچیتە خۆلی زمانەوە وانی پەروەردەی هەرە خوێنی. باشە چی ئەو وانەیە پێم خۆشە بۆمان باسکەی زانین؟ ئەو وانەیە بەها باڵاکانە کە باسەکرێ کە کۆمەڵگەی ئێمە متتەفقن لەسەر ئەوەی کە هەنێ بەهای باڵا هەیە بە فێری مناڵەکانمانی بکەین وە ڕازگۆییە ڕێزگرتنی دایک و باوکە مامەڵەکردنە لەسەر کەسە بە تەمەنەکان چۆنیکەین ئەتەکێتەکانە هەموو مامەڵەیەکی مناڵەکە کە ئەوەی من پێڵێن مامەڵەیەکی دروست فێری ئەمانەی ئەکرێ وەکووتم لەگەڵ خولە با بڵین فێربوونی زمانەکانە ئەمە هەیە لەگەڵ وانەکانی قوتابخانە زایدن ئەم وانە هەیە وەکووانێکی بنەڕەتی وەکووانەیەکی بنەڕەتی دانراوە زایدن وە کەشەکەش ئەبێ کەشێکی ئاو پەروەردەیی بێت. بەنانیسە من نمونەت بۆ باس بکەم کاڵێم کەشەکە پەروەردەیی بێ بابەتی ئەوە نیە تەحقیقی ئەم مناڵا بێت چی بکات و با بڵین شتەکەی لێو گەورەکەی. من خۆم سەرپەرشتی ئەو پەیمانگامە کرد کاتێ مناڵێک وشەیەکی بەکارێ نابوو هاوڕێکەکەی ئەهات شکاتێک کرد لای من مامۆستا ئەم وشەی بەکارێ ناو منم مناڵم دا ئەنیشان مناڵی پۆلی 2 بوو وەکو ئەو نا تەحقیق بێ و بترسێت و ئەوانە بەس گفتوگۆ ئەم بزانم ئەم سەرچاوی ئەم وشە لەکوێوە هاتووە. زۆر جار کات با بڵین لێکۆڵینەوەمان لەگەڵا کرد ئەم مناڵە بۆچی ئەمە دوتووە چۆن فێر بووی قەیچێکە پێمان بڵێ دواتر هیچیش نابێ بۆمان دەرەکەم یەکێ لە تۆڕە کۆمەڵاتەکان بە ناوی تیکتۆکەوە لە مۆبایلەکەی دایکیا بووە ئەڵێ لێ جۆملەی بووە. زۆر جار مناڵێک وشەیەکی بەکارێنە بەرامبەر مناڵێکی تر جاری وایە دایک و باوکمان ئاگادارە کردەوە وەکو گلەی وشت نا ئەمان بوو ئەم کێشە چارەسەرکەین پێکەوە. ئایا ئێوە لە ماڵەوە سەیری هیچ زنجیرێکەکەن کە هی گەورە بێت و مناڵەکەش لە پاڵ ئێوان بێت دواتر بەڵێ مناڵەکە دایک و باوکەکە دانیان بەوانە کە شتێکی وا هەبووە ئەمە پێکەوە چارەسەرەکرا دایک و باوکەش ئاگادارە بوونەوە کە مەترسیە تۆ سەیری زنجیرێ بکەی کە هی مناڵیش نییە مادەم خۆتان حەستان لێتی با مناڵەکەش لە پاڵمان نابێ ڕەچاوی ئەوە نەکەی ئەمە کەشە پەروەردەیەکەی کە تۆ حتا تحقیق لەوانە شەکەی چاودێری ئەو مناڵانە شەکەی کە بۆچی ئەو وشەگە لە بەکارێنن و لەگەڵ هاوڕێکانە چۆن مامەڵاکەن ئەمە جگە لە وانەکەی کە خۆی فێری کۆمەڵە شتە بێت. هیچ فیدباکێکی دایک و باوکتان وەرگرتێتەوە لە ڕێی ئەوانەیەوە چونکە عادەتەن لەوانەیە مناڵ ئەگەر بێتەوە بۆ ماڵەوە ڕاستەخۆ ئەو شتانی کە فێری بۆ یاخود ئەیبینێ باسی نەکە ئەگەر دایک پرسیاری لێ نەکات بەڵام لە هەنێ شتی ترا لەوانەیە باسی بک بۆن من حاڵەتێک بێ بڵێ منیش مامۆساکەم ئەوەی پێوتم یان وەکو زانیاریە بڵێ ئەم دەرگایە ئاوا ئەکرێتەوە نووسراوە ینی هەنێ شتی سادە هەیە بەڵام ئەبێ بە شتێک ینی قەت فیدباکی دایک زۆر بۆمان هاتوێتەوە وەکو پێشتر پێموتی ئێمە با بڵین وەرەقەی فیدباکەین بە هەموو دایک و باوکەکە کە ڕێژەیەکی زۆر زۆریش وەسەیری یەک بە یەکشیانەکەی بۆ ئەوەی ئێمە خۆمانی بەرەو پێشتر بین. هەموو وانەکان یەکێ لەوانەکان پەروەردەییە تێبینی چیە لەسەر ئەم وانە سپاس بەخوا بەڕێژەیەکی زۆر زۆر سوودیان لەو وانەیە وەرگرتە و مناڵەکان بە جۆرێ لە ڕۆژانەیانە لە گفتار و کرداریانە ئەبینرا کە مناڵەکان پێشتر ئەم شتانەی نەئەزانی و هەنێ شتمان جاری وایە کرد بە پراکتیزەیی مەسەلەن هەتا بۆ پۆلی 2 تا 6 سەرەتایی فێری دەربڕینی هەستەکان بۆ دایک و باوک. من خۆم بە گەورەکانیش ئەوانە ئەڵێمەوە مەسەلەن ئەمانوێت منیان مامۆستای پەروەردەیی نامێ بنووسن بۆ دایکتان یان باوکتان یان نامێ بەجیا بۆ دایک بۆ باوکیش یاخود هەردووکیان پێکەوە جا زۆریان ئەم شەرمایان هەبوو لە دەربڕینی خۆشەویستیە بەداخەوە کە نابێت لەم سەردەما مناڵ فێریەوە نەکرابێ ئەبێ مناڵ لەم سەردەما لەوان لەو لایەنە زۆر فری بێ بە دایکی بڵێ خۆشمەویت و بە باوکی بە هەمان شێو هەستەکانی دەربڕینی هەستەکە نەتوانێت بڵێ خۆشمێ بەڵام بە باوەشێک بە ماچێک بۆ دایک ئەبێ هەبێ پێویستی مرۆڤە ئەیان نووسی ئەمانوت مەرجەکەی ئەوەیە کە ئەبێ لە ماڵەوە بێی بە دایک و باوکش یان بۆیان بخوێنیتەوە جا هەبوو تاکتاک هەبوو کە بەخوا ناتوانم شتی وا بکەم بەڵام ئەوانەی ئەکرا حاڵتێکی زۆر جیاواز بوو یان گۆڕانکاریکی لەو ماڵەشا دروستە کرد ڕەنگە دایک و باوکەکەش تا ئێستا درکیان بەوە نەکردبێ و مناڵەکەش شتێکی نوێ بێ بووی تەلەفۆنیان بۆ ئێمە کردەوە یان مسنجاری لەگەڵ مناڵەکەت گریاوی ئەمەنە وشەی با بڵین
خۆشەویستی و هەست و سۆزیان بە شێوەیەک دەربڕیە کە پێشتر نەمان بینیوە. ئەم بە پراکتیزەکردنش ئەم شتەمان ئەکرد لە ماڵەکانە ڕەنگیان نایەوە. ئەمە بۆ بە بەشێک لە گرنگی خۆلی هاوێنە بۆ منداڵ وانە مامۆستا بۆ بە بەشێک یانی ئەم شتێکە تۆ باسیەکەی ینی ئەگەر باسی ئەوە بکەن یەکێک بڵە خۆلی هاوێنم بۆ چێ بۆ مناڵەکە مالە ماڵەوە بێ بەس من ئەمی کە تۆ باسیت کرد ئەمە بەشێکە لە گرنگی خۆلی هاوێنە بۆ مناڵ. ئەگەر بەشێکی تری پەروەردەیی هەبێت بپرسم لە تۆکە گرنگی خۆلی هاوێنە چیە بۆ مناڵ بێجگە لە مشتێکە باست کرد بەهێزکردنی کەسایەتی مرۆڤە لەو شتانەی کە پێویستە هەموو مناڵێ لە بنیاتی کەسایەتیا دروست بکرێت. باشە ئێمە مناڵمان ڕایهێنا لەسەرەوەی نووسینی هەبێ لەسەر بابەتێک لەسەر نیشتیمان بێ لەسەر دایک بێ ئەمامت ڕسمێکی خۆشتە گرین لە پەیجی خۆمان لە پەیماگە بۆت بڵاوەکەینەوە دواتر دایک و باوک شتەی بینێ خزمەکانی شتەی بینێ فعلەن هەرواش بوو فیدباکێکی باشی بۆ ها لە دایک و باوک و خزمەکانیەوە بە ڕسمی خۆیەوە نووسینێکی بڵاو بۆتەوە. لێرە مناڵەکەمان فێری ئەوە کرد کە بڕای بەوە هەبێ کە سبەینێ لەسەر بابەتەکان قسەی هەبێ بە نووسین بێیان هەر شتێکی تر بێ و باوەڕ بەخۆبوونی بە شێوەیەکی بەرچاو زیاد بوو کە شتێکی کردووە کە پێشتر لە قوتابخانەم دەرفەتە نەبووە. ئەمە نمونەیەکە لە نمونونەکان ئەجینا ئێمە لە بابەتی شتە گەشە پێدانەکانەوە بەرداوام ئەم شتانەمان بۆ مناڵە کردەوە مەسەڵەن چاڵنجی خوێندنەوەمانە کرد لە مانگێکە مناڵەکان بتوانن کتێبە بخوێنە سەلاپەڕەیی بێ هەدێ وەرەگرن و ڕسمیشان ئەگیرێت و بڵاوی شەکرێتەوە ناوەکانێت زۆر باش. امتحانێکی بچووکمانەکردن ناوەڕۆکی کتێبەکە بە کوردی بۆمان بە باسییانە کرد ئەو دەرفەتمان ئەیا بە مناڵەکان دواتر خەڵاتمانە کرد بە خۆشحاڵی و مناڵی زۆر ئێستا لە پێیجەکە با بڵێن لە ساڵانی پێشوە ئێستا شەرماوە کە ڕێزیان لێگیراوە و کە هاندراون بابەتی تر بۆ گەورەکان مەسەلەن وتاربێژی چۆن من بتوانم بۆ کۆمەڵی قسە بکەم ئەومانە کرد کچ و کوڕ بەتایبەتی لە قۆناغی نۆ بەدواوە بۆ خولی زمانی شار ئەمان کرد دەرفەتێکی باش بوو کە پێشەوەی بچنە زانکۆها خۆوان ئەزانین کە لەوێ بە ئیجباری هەنێ سیمیناروشتمان پێەکەن هەمووی شەرمەکە لێ بێ بە شتێکی ئێمە لێرە پێمانەکردن لێمان پێمانەکردن کە هەر بابەتی حەزەکەی باسی دروستکردنی خواردن بێ هەر بابەتێکی بەگرنگەوەی تۆ تەجروبەت هەبێت و توانێت ئەوەت هەبێت کە قسە بکەی بۆ کۆمەڵێک زۆر شتێکی بەلایەنەوە خۆشە بوو ڕامانەیەنان لەسەرەوە زانیاری گشتیمانەیە پاش دەرفەتەکە بۆ ئەوان بوو بە خۆشحاڵی و بە تایبەتی کچان زۆر باش بوون یانی ئەوانەی کە ڕیزبەندەکەمان یەکەم و دووەم و سێم بە هەر قۆناغی کچان دەرچوون زۆر باشە زۆر باشە چونکە بەداخەوە لە ئێستا ینی لەبەر هەر هۆکارە بێ زیاتر کچان شەرم ئەکەنیان بە دەست پێشخەریەک بۆ کچان ئەگەر لە دوور سیرکەین ئەڵێن ڕەنگە کچان هەر نەتوان بەشدار بەشداریانە کرد بە پێچەوان و زۆر باشتر بوون یعنی بە کوردەکەی ئەو بابەتانەی گەشەپێدانی کەسی مناڵ زیاکە پێمانەکردن بە پراکتیزی زۆر باشە و ئەوانەشی کە پەروەردەی و باسی بەها باڵاکانە پێمانەوتن بە هەمان شێوە جاری وا هەبوو لە نمونەیەک پیشانمان مەسەلەن ساڵی 2019 ئێمە شتێکمان ڕاگەیان کۆمەکێک بۆ نەخۆشخانەی هیوە هەروەنە مناڵێک 250 هەزارێنە سنووقەکەمان برد بۆ نەخۆشخانە و بە دوو پاسشوین بۆ ئەو شوێن و سەردانمان کردن و کە ئەمە شوێنێکی وای پێویستیان بە یارمەتیە ئەمە بە پراکتیزی فێری ئەوەیەکی کە ببەخشین و هەستەکەش وەرگرن بەڕاستی هەر ئێمە گەورەش مناڵ کاتێکە ئەو شتاکە تەنها ئەو کەسە خۆی ئەیزانی کە هەستا بە عەمەلێکە تۆ ناتوانێت ئێستا باسی چێژی بەخشینم بۆ بکە ئەگەر خۆم نەیکەم بەتەکیت ئەم شتانە زۆر گرنگە دەستان خۆش بیرۆکەکانتان زۆر باشە و هیوادارم شتی باشتری بکەن بەس ئەمەوە پرسیار ئەوەت لێکەم لە ئێستا زۆر پەیمانگا هەیە خاستن لەم یەک دوو هەفتەیە کە تاقیکردنەوەکان کۆتایی هاتووە خاستن لە قۆناغی بنەڕەتیە ئەنی هەر سێری فەیسبووکەکەی هەمووی بە سپۆنسەریەتە بەردەمە ینی کۆمەڵێک پەیمانگا یەتە بەردەمەوە لێ ینی دایک و باوک ئەگەر مەبەستی بێت و مەسەلەن بڕیاریە بێت کە مناڵەکەی بکاتە پەیمانگایەکەەوە ینی بێت بە شتێک هەمووی کۆمەڵی خاڵی هەیە کۆمەڵی ئیشدانێ کۆمەڵی ینی وات لێتە ینی نازانی بە چ ڕێگایەکە کامە پەیمانگا باش هەز ناکەی کە ئەم پەیمانگایانش بۆ بە کەرتێکی بازرگانی
خۆی لەو ڕۆوە با بڵێن کاتێککە بە شتێکەڵی بووە بە بازرگانی خەلە لە خراپەکە ئەوە هەیە کە ئەو لایەنەی کە ئەم ڕیکلامی بۆکە دواتر لە بیر بکرێ مەسەلەن ئیدعای ئەوەکە کە مناڵەکەت فێری زمانە بێت یان لەوانەکانە زۆر باش بێ یان لە ڕووی پەروەردەییەوە ئێمە فێری کۆمەڵە شتێکین ئەمە پشتگوێخە تەنها تەرکیزی بمێنێت تۆ لەسەر لایەنە بازرگانێک هێنا بتێونەتوێ کەس ئەو کەسی پەیمانگاکەی داناوە بە فری ئیش ناکە بۆ سوودی مادیەکەشێتی بەڵام خەتەرە ئامانجە سەرێکە کە بەس ئەوە بێ دواتر ئەو لایەنە لە بیرەکرێ کوانێتی کەمە بێت و گوێنایەت یاڵە گرنگەوەیەتە لە بەم زۆر بێ چی ئەگوزەرە لە ناو پەیمانگاکە گوێنایەت بەداخەوە ئەو کێشەی زۆربەی دایک و باوکەکانە بۆ نمونە نرخ ینی خێزان هەیە لە 1-2 مناڵ زیاتری هەیە حەزەکان مناڵەکانی بکاتە ئەو دەوراتانە نرخێکی زۆریانە یاخود چەند خاڵێکدا ئەنێ بەڵام هەتا لە مانگی یەکەمە ئەو خاڵانە جێبەجێکرێ لە پەیمانگاکانە بۆ نمونە هاتوو چۆیە بۆ نمونە ینی زۆر شت هەیە کە لە سەرەتای مانگەکەی تر دوای ئەوە هەنێ شتێک کۆتایی پێەیە تۆ چیت هەیە بۆ ئەو پەیمانگایانەوە چۆن دایک و باوک بتوانێت شوێنێکی تایبەت هەڵبژێرێت یاخود هەنێ پەیمانگا هەیە کە ئەڵێ من لە قۆناغی 1 تا 6 سانەوی ئەتوانم وەری بگرم بۆ نمونە زمانەکان ئەتوانێت ئەمە نابێت زۆر و بۆری ئەبێ ئەو پەیمانگانە خۆیان با بڵێن لە بەهای ئیشکردنیانە ئەوە ڕەنگ باتەوە کە ئەو دروشمی ئیدعایەکان بەڕاستی لە عەمەلیشا لە کاتی دەورەکانیشە ڕەنگ باتەوە ئێمە خۆمان بە دوای ئەوە گەڕین وەکو خۆمان کە بزانین دایک و باوک ئایا ئیسفادەیان کردو لە مناڵەکان تەلەفۆنمان بۆ کردوون بیرۆکێکی زۆر باشە لەبەرەوەی کە ئەمە شتێکی استراتیژی درێژخایانە پەروەردە شتێک نییە 2 ڕۆژ بێت و تاو بێ ئێمە تەرکیزمان بەڕاستی وەکو پەیمانگای بارە لەسەر لایەنە پەروەردەیەکەی خوا نەخواست ئەگەر ئێمە بە ڕێژێکی زۆر مناڵیش وەرگرین و ئیسفادەیان نەکردبێت لە ڕۆ پەروەردەیەکە و لەو بابەتانش هاتوون بۆ پەیمانگا ئێمە دڵخۆش نین بەوە ئەمە شتێکە بڕوامان پێێتی دایک و باوک چۆن بناسرێ چۆن پەیمانگایەک بناسێتەوە طبعا باشترە ئەو کەسایەتیانەی ئەو شوێنە بەڕێوە بن بیان ناسێ ئەوە مهمە مامۆستاکانی بێ سەرپەرشتیارەکانی بێ دووەم کاتێک کە ساڵێک ناردووتە پرسیار لە مناڵەکەتێکی خۆیان خۆت کۆمەڵە شت بینیوە شەر نییە بینێریتەوە بۆ پەیمانگە با مناڵەکەش داواشی بکاتەوە تاوە ئێستا ینی تەشبیه نەبێ من شتێکی بەسیط مامەڵە لەگەڵ کەسێک بم بۆ کڕینی شتێک دواتر من ناڕازی بم ناچمەوە وانە کەواتە خۆتان ئەزمونێ وەرەگرنەوەی کە مناڵەکەتان لەو شوێنە بۆ ئایا ئیسفادەی کردو لەو ڕوانەوە گلەکانتان چی بووە بەپێی ئەوە تۆ با ساڵێکی تەبەن با دوومانگەی بڕوە بەڵام بۆ هاوینەکانی تر چۆن بڕارەی لەسەر ئەوە زۆر گرنگە زۆر باشە مامۆستا من شتێکی ئەو تۆم نەماوە پێم خۆشە بزانم تۆ لە کۆتاییە قسەت چییە و چ پەیامێکت هەیە بۆ دایک و باوکان لە گرنگی خۆلی هاوینە بۆ منداڵەکانیان کە بەشدار بن بەڕای من گرنگە مناڵ بەشداری خۆلی هاوینە بکە لەبەرەوەی دایک و باوکەکان ڕەنگە بەرنامێکی وایان نەبێت لە ماڵەوە کە بتوان لە ماوەی ئەو 3 مانگەتا ئەو مناڵانە پێوی مەشغوڵ بێت مناڵ تاقەیەک و وزەیەکی ئێجگار زۆری هەیە ناکرێت لە شتی خراپە بەکار بهێنرێت من جاری وایە هەرەڵم تێکەڵی ژینگەیەکی کە باش بێت ئەگەر هیچیش فێر نەبێ زۆر مهمە کە شوێنێک نییە بەڕاستی وابێ کە هیچ شتێ فێر نەبێ و بەڕاستی لایەنە کۆمەڵایەتەکەی مناڵ بەوە بەهێزترە بێ کە شتێک لە غەیری مەکتەبەکەی خۆی لە غەیری ئەو شوێنی کە بۆی ڕوا لە کاتی داوامە غەیری خێزانێکی خۆی بناسێت و تێکەڵان بێت تەعاملیان لەگەڵا بکە ئەوە زۆر گرنگە بەڵام ئەبێ دایک و باوکیش بەڕاستی چاودێری حەقی خۆیەتی لە ورترین شتی ئەو شوێنی پەیمانگاکەوە کە سایق پاسە تاخود پرزگە و مامۆستا و مدیرەکان بۆ چینەگەهینی خۆی لەگەڵ چکە مناڵ ئامانەتە تۆ ئینێریتەوە شوێنە سیقەت بۆ شوێنە کردووە کە ئیزافەیە بێ بۆ ئەو پەروەردەی کە لە ماڵەوە کردوتە ناکرێت لە ماڵەوە من پەروەردەیەکی جوانم کردبێ لەوێ خەریکی شتێتر من بیشێوێنە زۆر ڕاستە یان کۆمەڵی هاوڕێ و خەڵکی لە دەور بن کە تەسیری خراپی لە هەموو خێزانێک بۆی ئەڕوا لە هەموو شوێنێک بۆی ئەڕوا بەتەکید دوایە ڕێک ئەوەیە بێ ینی ئەو شوێنە ئەو پەیمانگایە ئیزافەیە بێ بۆ پەروەردەکەی دایک و باوکی ئەو بیل لە تەنها لەوە نەکاتە خولەکە کۆتایی بێت و دەرسەکان بڕوە ئەم مناڵە لێرە چی خراپ وەرەگرێ چی باش وەرەگرێ لانی کەم نەتوانین
ئەم مناڵە بە ئاراستەیەکی خراپە بڕۆ لە هاتووە بۆ سوود بەڵام بە شتێکی خراپتر بڕاتەوە. بەتەکیت وە مامۆستاگیان زۆر سپاس ئێمە ڕۆ لە کاتی تۆمانگە سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بۆ مامۆستا دلێر عومەر کە بە ڕێزیان ڕاهێنەر و ڕاوێژکاری پەروەردەیی بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر گرنگی خولی هاوینە بۆ منداڵان تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ